ڕاگەیاندنی ژمارە 2 کۆمیتەی ناوەندی کۆمەڵە سەبارەت بە ڕووداوی گیانەدەستانی سێلاو لە خەبات لە پێناو پاراستنی ژینگەدا. بەداخ و پەژارێکی زۆرەوە ئەمڕۆ دووشەممە 6 گەلاوێژ بە بڵاوبوونەوەی هەواڵی گیانەدەستانی کاک خەبات ئەمینی گەنجێکی تێکۆشەر کە لە کاتی هەوڵدان بۆ کۆنتڕۆڵکردن و کوژاندنەوەی ئاگری چیای ئاویەری شاری سنە بریندار بوو. ژمارەی قوربانیان ئەم ڕووداوە گەیشتە 3 کەس. ئازیزان کاک حەمید مورادی و کاک چیاکۆ یوسفی نژاد و کاک خەبات ئەمینی کەسانێکی تێکۆشەر و خۆشناو بوون کە بەو پەڕی لە خۆبردەییەوە لە پێناو خزمەت بە ئامانجە سیاسی و کۆمەڵایەتیەکانیاندا بێوچان تێدەکۆشان و ئامادەی گیانبازی و فیداکاری بوون لە ڕێبازێکی پڕ لە شانازیدا کە لە بەرەی خەباتە مەدەنی و کۆمەڵایەتیەکانی کوردستاندا گرتبوویانە بەر. بێگومان یاد و ناویان بۆ هەمیشە لە مێژووی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی خەڵکی کوردستاندا دەمێنێتەوە. ئەوان لە زومرێ و تێکۆشەرانە بوون کە بەردەوام بەشداری خەم و خۆشیەکانی خەڵک بوون و بەم هۆیەوە و هەروەها بەهۆی ئامانجی بەرزی سیاسیان بۆ جەماوەری خەڵکی کوردستان جێگەی ڕێز و خۆشەویستی بوون. بەڕێکەوت نییە کە دەبینین خەڵکی تێکۆشەری شاری سنە کە کەسانێکی وەک ئەم ئازیزانە لە ئامێزی خۆیاندا پەروەردە دەکەن بەم جۆرە بە وەڕێخستنی ڕێپێوانی جەماوەری بەرین ڕێزیان لێدەگرن. خەڵکی شاری سنە و سەرجەم کوردستان لە ماوەی هەفتەی ڕابردوودا بنەماڵەیە و گیانبەخت کردوانەیان بە تەنیا نەهێشتەوە و هاوبەشی خەم و پەژارەیان بوون. بەڵام دەربڕینی ئەم ڕاستیە و شکۆمەندی ئەم هاوپشتیە ناتوانێ ئەوە لە بیرێمە بباتەوە کە خوێنی ئەم جگەرگۆشە لاوانەی خەڵک لە ئەستۆی ڕژیمێکە کە لە کاتی ڕووداوی لەم شێوەیەدا بچووکترین ئەرکی خۆی جێبەجێ ناکات. ئاخر مرۆڤ چۆن دەتوانێت بەدەستی بەتاڵ بچێتە شەڕی ئاگرێکی وێرانکەر کە بە بەردەوام بڵێستەکانی دەگەشێنێتەوە و بەم لاولایدا دەبات لە کاتێکدا لە ناوچوونی ئەم سروشتە جوانە و ئەم لە وەرگە و شوێنی ژیان و حەوانەوەی سەدان جۆری دەگمەنی گیاندار و پەلەوەرە لە بەرچاوی دام و دەستگاپان و بەرینە سەربازی و ئیداریەکانی ڕژیمدا ڕوودەدات بەبێ ئەوەی هیچ هەنگاوێکی کاریگەر بۆ پێشگرتنی بگیر. تەنیا خەڵکی ناوچەکەن کە بەدەستی بەتاڵ و بە خستنە مەترسی گیانی خۆیان ئەوەندەی توانی ویانە ژینگەیان لە بڵێسەی ئاگەر ڕزگار کردووە. کوژاندنەوەی ئاگری گەورە و بەربڵاو بەبێ ئامراز و کەرەستەی ئەمڕۆیی وەک فڕۆکە و کۆپتەری یاوپژێن ممکن نییە. سپای تروریستی پاسداران و ئەرتەشی ڕژیمی کۆماری ئیسلامی کە هەر ڕۆژە و لە گۆشەیەکی ئێران مانۆڕی پڕهەزینە و پڕهەراوهوریا بەڕێوە دەبەن و زۆر جار خۆیان هۆکاری ئەو جۆرە ئاگرکەوتنەوانن تەنانەت لە پێدانی ئەو کەلوپەلانەی لە بەردەستیاندایە بۆ کوژاندنەوەی ئاگرەکان خۆ دەبوێر. ئەوان کە بە بیستنی بچووکترین هەواڵی خۆپێشاندان یان بزوتنەوەیەکی ناڕازایەتی بە خێرایی بۆ سەرکوتکردنی خەڵکی ناڕازی دەگەنە شوێنی ڕووداوەکە لە کاتێکدا کە ئاگر دارستان و لە وەڕگەکانی ڕۆژاوای ئێران لە ناو دەبات هیچ کاردانەوەیەکیان نییە. وتەیەکیش ڕوو بەو لاوانەی کە ئاوا بەرپرسیاریانە هەست بە ئەرکی سەرشانی خۆیان دەکەن و لەم پێناوەدا تەنانەت لە گیانی خۆشیان دەریغ ناکەن. ئازیزان لەم قۆناغە مەترسیدار و چارە نووسازەی کە لە پێشماندایە بزوتنەوەکەمان پێویستی بە بوونی ئێوە و ژیانی پڕ لە وزە و ورەی خەباتکارانەتان هەیە. خەبات و تێکۆشانی مەدەنی ئێوە و هەوڵەکانتان بۆ پاراستنی ژینگە لە هەمان کاتدا کە جێگای ڕێز و پێزانینە بەڵام بەر لە هەموو شتێک دەبێ ببێت بە ئامرازێکی گوشار بۆ سەر ڕژیمێکی کە ئەرکی خۆی لەو بوارەدا و لە هیچ بوارێکی تردا جێبەجێ ناکات. ئێمە نامانەوێت لە مەیدانی خەبات لەگەڵ سروشتدا ماتەمباری ئازیزانمان بین. پێویستە وەزە ورەیە بپارێزین بۆ بنیاتنانی دوا ڕۆژێکی گەشتر. ئێمە جارێکی تر بە بۆنەی گیانەدەستانی ئازیزان کاک حەمید مورادی، کاک چیاکۆ یوسفی نژاد و کاک خەبات ئەمینی لە ناخی دڵەوە پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەکانیان و خەڵکی تێکۆشەری سنە و سەرجەم خەڵکی کوردستان دەکەین و خۆمان بە هاوبەشی خەم و پەژارەیان دەزانین. ئێمە لە ورەی لە خۆبردووی و فیداکاری ئەوان بۆ خەبات و تێکۆشانە سیاسی و کۆمەڵایەتیە چارە نووسازەکانی داهاتوومان ئەزموونیان لێوەردەگرین. یادیان بەرز و بەڕێز بێت.
کۆمیتەی ناوەندی کۆمەڵە ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمۆنیستی ئێران ڕێکەوتی 6 گەلاوێژ 1404 هەتاوی